عراق کاک عادل بوو بووە کێشەیەکی تەکنیکی هەبوو نەمانتوانین بەردەوام بین پێشتر مخالفەی دەستوری کە ئاماژەت پێدا ئەو پرسانەی کە قسەت لەبارەوە کرد ینی بەپێی زانێرەکانی میدیاکان دانیشتەکە تەنها لەسەر چاکسازەکانی عراقە لەسەر پرسی کۆچی گەنجانە ئەوەی کە باست کرد دەچێتە چوارچێوەی ئاسایشی ئەمنی هەندێک لە پارێزگاکانەوە ئەمە لە دەرەوەی دانیشتەکە بوو بەپێی پرۆگرامی دانیشتەکە طبعا باسی بە میوانداریکردنی حیدەر عیبادی و دوجار ئێمە چی پرسیارێکمانە لێ ئەەکەین و دەربارەی چاکسازیەکانتی لە ماوەی ئەو چاکسازیانی کە ئیعلانی کرد ئێمە دەنگمان لەسەردا بەڵام ئەمانزانی حیدەر عیبادی بۆی ناچێتە سەر چونکە زۆری بەڵێنی هەر بەڵێنێکی زۆر چۆن بڵێ خۆش بوو بە هاوڵاتیانی بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێمە تەفویلمان کردبوو کە ئێمە تەفویزی حیدەر عیبادیمان کردبوو هەڵسێ بۆ چاکسازیانە کەچی ئەو توشتی تری کرد ئینقلابێکی کرد بەسەر پەرلەمانە و هاوڵاتیانی بەگشت پەرلەمانە ئەدا و باسی ئیلغای دەستوری کرد و باسی هەوڵەشانەوەی پەرلەمانی کرد و بە ناوی گەلەوە بەیاننامەی دەرەکە باسم الشعب لە کاتێکە باسم الشعب تەنها پەرلەمانە دەستوری بەڵێ بە تاکید مخالفەی دەستوری ئەمە یەک دوو کۆمەڵێشتی تری کرد ئەبێ ئەو پرۆژە یاسا بەرز کاتەوە بۆ ئەنجومەن نوێنەران ئەوە ئێمەین دەنگی لەسەر دەینەوە ئێمەین دوای وتوێژکردن دوای ینی هەر شتێک عەبادی ئەیکە ئەبێ پرۆژە یاسا بێ نەک یاسا بێ ئەو بۆی نە یاسا دەرکا ئەو بۆ هێبازێ بڕیار دەرکا کە دەسەڵات و سەلاحەتی خۆیەتی بەڵام ئەو شتانی کە یاسادانە ئەنجومەنی نوێنەران دەریەکە و حیدەر عیبادی بۆی هەیە پرۆژە یاسا بەرز کاتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران ئێمە دوای مداوەلە و دوای مناقەشەکردنی و قیرائی یەکەم و خوێندنەوەی یەکەم و دووەم ئەوجا دەنگمان یا دەنگی لەسەر دەین ئەبێ بە یاسا و تەواوی ئەو جێبەجێەکە یان تعدیلاتی لەسەر ئەەکەین و ئەینێرن بۆ ئەنجومەنی وەزیران جارێکی تر ئەینێرێتەوە بۆ دەنگدان لەسەری لەبەرەوە ئەو شتانی ئەو کردی و دەستی تێداوە شمشێری هەڵکێشاوە تەنها ئیلغاکردنەوە و پەرەوەسپرسی ئەنجومەنی نوێنەران نەبێ ئێمە وامان نەزانی شتێکی ترە بەداخەوە کە لەگەڵی هەمانگیەکی تەوامان لەگەڵی هەبوو بەڵام ئێستا ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی پەرلەمان لەوە حاڵی بووین کە حیدەر عیبادی ویستی کودەتایەکی سوی بەسەر پەرلەمانە بکە وەسەر سیستەمی سیاسی لە عێراق بکە زیاتر لەوەی کە ئیسلاحات بوو چونکە ئەگەر باسی ئیسلاحاتە ئەگەر وەزیرێک فەشەلی هێناوە ئەتوانی حیدەر عیبادی ئەتوانی وەزیرەکە بگۆڕێ ئەتوانی داوا لە کوتلەکە بکە بڵێ کەسێکی ترم بۆ تەرشیحکەن ئەگەر باسی خەدەماتە ئەو سەلاحەتی خۆیەتی ئەتوانی خەدەمات و خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان جێبەجێ بکات چی عەلاقەی بە ئیلغای دەستورەوە هەیە هاوڵاتیان بێزار و نیگەران لە کەمبوونی خزمەتگوزاریەکان ئەوە کەی پێویستی بە هەڵوەشانەوەی دەستور هەڵوەشانەوەی پەرلەمانە ئەوە ئەوانن حکوومەتن کە دەسەڵاتی جێبەجێکارە بۆی ئەتوانێت ڕۆژانە دەسەڵاتیان هەیە پاریان لە بەردەسایە هەموو وەزارەت و دەستە و دەستگا جێبەجێکارەکانیان لە بەردەسای ئەبێ لە چ بەرژەوەندیەک چ مەبەستێک هەیە ئەلغای دەستورەوەیە کەی مادەیەکی دەستوری هەیە وای کردووە لە حیدەر عیبادی کە دەستی ببەسترێ نەتوانێت خزمەتگوزاری جێبەجێ بکە لەبەرەوە بینیمان حیدەر عیبادی ویستی تۆپەکە وەرناڕەزابوونی جەماوەر بەرەو پەرلەمان کاتەوە بالفعل سەرکەوتوو بوو لە هەفتەی یەکەم و دووەمە هەتا پەرلەمان دەمزانم چ مەبەستێک هەیە چ ئامانج و بەرژەوەندیەک هەیە لەوەی کە حیدەر عیبادی بێوێت وەک ناوی دەنێ کودەتایەکی سپی بکات بۆ دەیەوێت پەرلەمان هەڵبۆشێتەوە ینی ئامانجەکە چییە لەمە؟ طبيعي جناب تاقدر لبنزي حوتوا شاڵاوێک لایەن شیعەکانەوە دروست بووە هەر پێش ئەم مەسلەی خۆپیشاندانەکانش لەسەر کەمبوونی کارەبا ئەوان بەرەو ئەوە ئەڕۆن ئەیانوێ نیزامی پەرلەمانی لە عێراقی کە ئێستا خۆ دەزانین سیستەمی پەرلەمانی لە عێراق ئەیانوێ بیکەن بە سیستەمی ڕیاسی وەکو جمهوری ئیسلامی ئێرانی لێ بکەن بە کورتی ئەمەش ینی من خوێندنەوەیکی ترم بۆیە دوای ئەوەی کە جمهوری ئیسلامی نوێنەری ینی خوێندنەوەیکی ورترە طبعا من بۆ ڕۆم شتی تری لە پشتەوە ئێمە لە عێراق طبعا مەرجعیەتی شیعی هەیە وەکو لایەنە دینیەکە و سەفارەتی ئێرانیمان هەیە وەکو مؤسسەیەکی طبيعي حکومی و دەوڵەتی و ڕسمی کە نوێنەراتی حکوومەتی ئێرانی ئەکا جمهوری ئیسلامی ئێرانەکە بەڵام لەم بینیمان لەو فەتەی پێشوە نوێنەری ئایەتوڵڵا خامنایی لە عێراقا بە فەرمی دانرا کە ئەمە بەڕای من هیچ مبرری نەبوو خۆ طبعا نوێنەری ئایەتوڵڵا خامنایی لە هەموو پارێزەکانی دەتانەوێت بڵێن خۆپیشاندانەکان دەستی ئێرانی لە پشتە کاک عادل ینی چاودێران ئەڵێن طبيعي شتی تری زۆری لە پشتەوەە هەر یەک شت نییە دەستی غەرب دەستی هەر خۆی طبيعي بازێکی خەدەمات نییە بەڵام خۆ هەر ئێستا نییە کە
خزمەت گوزاری نەبووە بەڵێ ئێستا القشة التي قسم الظهر البعير بەڵام چاودێران باسی ئەوەکەن پێش خۆ پیشاندانەکان و پێشوی هاوڵاتیان بێنە سەر شقام لایەنە شیعیەکان بە ئیجماع باسی ئەوانەکە سیستمی حکومڕانی لە عێراقا لە پەرلەمانی بگۆڕێ بۆ سەرۆکایەتی کە ئەمە مخالفێکی دەستوری بوو و ئینقلاب بەسەر دەستورا و نەخۆ پیشاندەران و نە لایەنە سیاسیەکان و نە حیدەر عیبادیش بۆ هەیە دەستکاری شتێکی وا بکە ئیلا ئەبێت تعدیلی دەستور بکرێت چونکە نیظام بەپێی دەستوری عێراقی نیظام پەرلەمانیە نەک ڕئاسی بەڵام لە هاوکات لەگەڵ ئەوە من بۆیە ئیشا ئاماژەم بە ئەوە کرد کە خوێندنەوەیکی وردە نوێنەری عەلی خامنەئی بەڕێز عەلی خامنەئی لە عێراقا بە عنوانی چی؟ يعني آية عراق وكو فارزقايكي إيران يا ضيعيكي إيران حساب بو أكري يا وكو دولتك مستقل آية أما مسي سيادة كاك عاد سبارت بدانش أما دواي سبارت بكوبنوكا أمريكا بله أمريكا قصيرة سردكي أما باسكرا ولا دانشنكا تشتيك باسكرا ولا دانشنكا لكادر عبادي آماده نبو أما طبعا بس هيك يعني أوشتاني كعلاقة بعبادي وهي كأونهاتي تتو برسيات توجيهي كي إما من برنامجك الرسمي بيش حفتيك بريز سروكي أنجمني ونرانم أقدار كسيم جبوري بناي خوموا كأبي أمشتاني بس حيد العبادية نشية شونك بلا ما ماجد بودا كعبادي بوينيا ياسا دربكات برلمانة أي بو برلماني عراق نيكر بياسا أم بروسة شاك سازية بو نيكر دو بياسا لكاتك دا دليت أما بريارك جيبجي ناكريت كجيبجي ناكري بو برلماني عراق نايكات هر ئێستەی کە پێش بەرنامەکەی جەناب نە سەرۆکایەتی لیژنەی نەزاهم ئەکرد چونکە سەرۆکی لیژنە بەڕێز طەلال زەوبەعی سەفەرێکی بوو منی کرد بە سەرۆکی لیژنەکە بەڕێز بەرپرسی دەستەی تەقاعودی عامەمان بانگێش کردبوو لەگەڵ ڕقابەی مالیە جەلسەیەکی زۆر خەسوخۆڵ ماموو دەربارەی ئەو بڕیارانە چەند جێبەجێ ئەکرێ من سەرپەرشتی جەلسە دانیشتەکەمە کرد پێشەوە بێمە ناو بەرنامەکەی جەنابتەوە داوای لێبوردنم لێکردن هاتمەوە ئێرە ڕێک باسی ئەوانەمان کە جەنابت ئەفەرمووی وتمان ئێوە بە هیچ جۆرەتا نوێنەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەیدەر عیبادی لە دانیشتەکە بوو حەیدەر وەساد حەیدەر بوو من وتم کاکە بە هیچ جۆرە بۆتان نییە و بەڕێز حەیدەر عیبادی مخالفەی دەستوری و قانونی کردووە ئێوە بۆتان نییە پرۆژە یاسا تەقدیمی بکەن ئەوە ئێمن ئاخر پەنجەموەری لەسەر ئەکەن و ئێمن ئەیکەن بە یاسا لەو پرۆژە یاسا وتیان وایە تەواوە وتم کەواتە هەموو ئەو خاڵانە ئێوە دەرتان کردو دەربارەی تەقاعود کە دوێنێ بڕیارێک دەرچووە پێرێش بڕیارێکی تر ینی ڕۆژانە کاتێکە زانین هەر شتە چێتە سەر میدیاکان وتم ئەوانە هیچی سەلاحیەتی بەڕێز حەیدەر عیبادی نییە و ئەمە کودەتایە ئێمە بە کودەتای ئەژمێرین و حەز ئەەکەین مادام لە جەلسەکە کشایەوە ناتە ناو پەرلەمانەوە جەناب وەکو نوێنەری ئەنجومە جەنابی حەیدەر عیبادی ئەمە پێ بگەێنی ئێمە نایەڵین بەسەر حەیدەر عیبادیە تێپەڕێ و بۆی هەیە ئەو ئەتوانی ڕێک بە ئوسڵوو و میکانیزم و ئالیەتی دەستوری لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کۆ بێتەوە پرۆژە یاسامان بۆ بنێن نەک مەقالێ عەمودی جەریدە ئەوتم لەگەڵ ڕێزمە ئەوەی ئەو ڕۆژە حەیدەر عیبادی نردووە پەرلەمان و ئێمە بەبێت چەند و چون دەنگمان بۆ داهەمووی مخالفەی دەستوری بوو ئێمەش وەکو ئەنجومەن نوێنەران مخالفەی دەستوری یاساییمان کرد چونکە ئەو ئەتوانی پرۆژە یاسا مەشروع متەکامل ڕێک و پێک جەدوە ئەساوی موجیبە ئەوانە بنێری ئێمە لە ڕێگەی لیژنەکانەوە دواتر مدارەسە ئەکرێت دواتر دێتە ناو پەرلەمان خوێندنەوەی یەکەم ئەمجا دووەم ئەمجا تێبینی و سەرنجەکانی ئێمە لەخۆ ئەگرێ ئەوجا دوای ئەیخێنە دەنگدانەوە ئەگەر دەنگی نێنە جارێتە ئەیگێڕینەوە بۆ ئەنجومەنی وەزیران و ئەوان سەرنجەکانی ئێمە بان دەگرێت ئەوجا بۆ جاری دووەم دێتەوە ناو پەرلەمان و دەنگی لەسەردەین بەڵام ئێمە وەختێ بینیمان بازێک ئومێد بوو بازێ وەکو کۆمەڵێ وەکو مەقالەیەک وا بواتە لە ئێمە لەبەر ئەوەی داخوازی جەماوەری تیابوو هەنێکی و ئەمانزانی ئەو پرۆژە یاسانیە و ئەو ویستی حەیدەر عیبادی تۆپەکە بخاتە ساحەی پەرلەمانەوە ئێمە دەنگمان لەسەر دەبە بێ قسە هیچ قسەکردنێ چونکە ئەمانزانی بۆی ناچێتە سەر و دوجار ئەبێ سەر چۆن بڵێ ملکەچی پەرلەمان ببێ و بێتەوە ئەو کات جە و کەش و هەواکە هی ئەوە نەبوو ئێمە ڕەفزیکەین چونکە ئەوە پشتیوانی جەماوەر بوون پشتیوانی ئەو دژی ئەنجومەنی نوێنەران ئێمە یاریکی باشمان کرد لە ئەنجومەنی نوێنەران ئێستا ئەوە حەیدەر عیبادی ئەبێ بێت داوای لێبوردن کە و ئەو مخالفە دەستوریە و قانونیانەی کە کردوێتی ئەبێ هەمووی پۆزش بێنێتەوە یعنی ئەمە بۆ چوونی سەرۆکایەتی پەرلەمانی عراقی شەکاک عادل عفوا ئەم بۆ چوونانەی کە دەیخەیتە ڕوو بەوەی کە مخالفەی دەستوری کردووە بەوەی کە کودەتایەکی سپی کردووە ئەمە بۆ چوونی سەرۆکایەتی پەرلەمانی عراقیشە بۆ چوونی تاکی ئەندامانی پەرلەمان و سەرۆکاتێ بەڵام ئەوەت لێ ناشارمەوە بەڕاستی کەسیان نانیوەرە ئەمانە باسکەن ئەوەی کە یەکەم جار باسی کرد ئێمە بووین و برات بوو
چونکە شیعەکان ئەمویان هاتن پشتگیریان ئەی دەوڵەتی یاسا ئەی دەوڵەتی یاسا ئەی کوتلەی ئەحرار ئەوان چی دەڵێن دەوڵەتی یاساش پشتیوانی منیان کرد بەڕاستی وتیان ئێمە حەیدەر عیبادی عەزیەتی ئێمەشی داوە بەس ئێمە ناتوان نوقسانە تۆ ئەیکەین بکەن چونکە ئێمە شەقامی شیعی هەموو ئەبێ بە دژمان لە هەڵبژاردننی داهاتوە سفر ئەبین بۆی ئەی کوتلەی ئەحرار کە سەرۆکی ڕەوتی سەدر پشتگیری کردووە لە خۆپیشاندەران نزیک لە حەیدەر عیبادی هاتن پشتگیریان لێکردن. پرسیارەکەم لەبارەی کوتلەی ئەحرارەوەیە کە سەرۆکی ڕەوتی سەدر پشتگیری دەکات لە داوای خۆپیشاندەران. طبعا تا ئێستا ئەوەی کە زۆر ڕازگویانە ینی زیاتر ڕازگویان لەگەڵ جەماوەرە بێ زیاتر سەدرەکانن چونکە حتا ئەو حەملانەش دژی حەیدەر عیبادی و مالیکی ئەوە حکوومەتەیە زیاتر پشتیوانی لە مقتەدا سەدر ئەوان مەسلحەتیان لە ئەوایە تەنها ئەوە نوێ بەها عەرەجی لە ئەوان بوو. طبعا مقتەدا سەدر زۆر زیرەکانە بە پارچە وەرەقەیەک داوای کرد لە بەها عەرەجی یەکسەر ئیستیقالە بکە و بۆشی نێبچێتە دەرەوە بەوە خۆی دەرهێنا لە گازندە و گلەی جەماوەری خۆپیشاندەر. ئێستا جەماوەر زیاتر لە کوتلە شیعیەکانە پشتیوانی لە کوتلەی ئەحرار و لە مقتەدا سەدر ئەکەن بەوە زیرەکانە ئەوان یاریەکان بردەوە. ئێستا دانیشتنەکەی پەرلەمان کۆبنەوەکەی پەرلەمان بەو ئاراستەیە کە پرۆسە چاکسازەکەی عیبادی ببێت بە یاسا لە ناو پەرلەمانەوە دەربکرێت. هێشتا نیان نردووە. ئێستا من لەگەڵ سەرۆکی دەستەوەکو عەرزم کردی سەرۆکی دەستەی تەقاعودی عامە خانشین لەگەڵ ڕقابەی مالی لەگەڵ میلیۆنەری حەیدەر عیبادی سێ کەس بوون هاتبوون. من سەرپەرشتی جەلسەکەمەکە من داوام لێکردن کاکە ئەوە مەردوودە بە هەموو شێوەیەوە نابێت جێبەجێ بکرێ وتیان کاکە لە بەیانی زووترنی ئێمە سبەی نییە سبەی تەبەن جومعەیە کە ئەینێرن ئێمە دانیشتنی داهاتوومان ڕۆژی شەمەیە لە زووترین کاتە ئێمە بە فەرمی ئەو بڕیاروشتانی کە دەری کردووە لە شێوەی پرۆژە یاسا چونکە میکانیزمی دەستوری وایە لە ڕێگەی لە شێوەی پرۆژە یاسا ئێمە ئینێنوە پەرلەمان دواتر ئێمە لە ئەخەنە کارنامەی خۆمانەوەوە گفتوگۆی تێروتەسەری لەسەر ئەکەن وەیتر ئەو زەمەنە ڕۆژت ئێمە پەنجە یەکسەر بەرزکەن بۆ پێشنیارەکانی حەیدەر عیبادی. جەنابەت وتەبێژی دەستەی نەزاهەی ئاماژەت بۆدا کە بە کاتی ئەمڕۆ سەرۆکایەتی لیژنەکە دەکەی دەمێ بزانم لیژنەی نەزاهە ڕای چییە لەسەر چاکسازیەکانی عیبادی؟ پێی وایە ئەمە لە بەرژەوەندی عێراقدایە؟ بەتەکید ئێمە زۆرمان پێخۆش بوو کە حەیدەر عیبادی باسی چاکسازیێک چونکە پشتیوانی کە ڕاستەخۆی لیژنەکەین بەڵام من لە میدیاکانە ئەم بەیانیش باسم کرد حەیدەر عیبادی یەکێکە لەو کەسانی کە چاکسازی پێ ناکرێت چونکە یەک ساڵی ڕێکە ئێمە وەکو لیژنەی نەزاهە داوای دیدارمان لەگەڵ هەرسێ سەرۆکایەتەکە کرد سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ سەرۆکایەتی مجلس قەزای عەلا و مەحکەمەی ئیتیحادی دانیشتین بەڵام تەنها حەیدەر عیبادی بوو کە تا ئێستا لەماوەی یەک ساڵە نەیتوانی چارەیەکیش بۆ ئێمە دابین کە تا ئێستا لەگەڵ ئێمە کۆ نەبووەتەوە هیچ پشتیوانێکی لە ئێمە نەکردووە و من دەیاها هەروەکو خۆم ئێوەش پشتیوانی لێ ناکەن کاک عادل زۆر بە کورتی پشتیوانی لێ ناکەن بۆ پرۆسەیە؟ بەڵێ بەتەکید ئێمە پشتیوانێکی گەورەمان من یەکەم کەس بووم کە پشتیوانیم کرد لەسەر قەناتی فەیحا ئەو شەوەی کە ئێعلانی کرد پێشەوە بینێرێتە پەرلەمانیش بەڵام ئەگەر ئەو نیازی پاک بێەوە پێی ئالێتە میکانیزمە دەستوریەکان بێ بەڵام کاتی ئەزانین ئەو ئەگەر پێچ و پلوچێک لێ بدە و چاواشەکاریەک بکە ئەو مۆزوعێکی ترە. ئێمە ئێستا لەسەر حەیدەر عیبادی و لەسەر ئەنجومەنی وەزیران ڕەخنە و گازندەی زۆرمان هەیە وەکو لیژنەی نەزاهە چونکە گەندەڵی زۆریان هەیە و ئامادە نین هەماهەنگی لەگەڵ ئێمە بکەن. سپاس دەکەین سپاس بۆ عادل نووری ئەندامی پەرلەمانی عێراق هەروەها وتەبێژی لیژنەی نەزاهە.